وەختتان وەخێر شاید ئێمە ئەم شەوگەرەکممان بوو کە ئەم دیبەیتە بە زوانە فارسی بکەین ئەگەریش وەخت بوو شاید دیبەیتێکی ترمان بە زوانە فارسی کرد بەڵام من ئەم شەو نەقەستم هەست کە لە ڕوانگەی ڕاپەڕین و مەتنە ئینقلابی خۆمان و دەست بووەم بۆ هەنێ پرسیار و تەحلیل فەزای ئێستا و نەمگەرەکە ئەو جۆرەی کە ئێمە ئەنواڕین بە مەسائلە مبارزاتی هەڵی سەنگێنم من گەرەکمە ئەو جۆرەی کە لە ناوە ئەم مردمە کردیانە بە باو واتە بە قەوڵ خۆیان عەرزە واقع قوانین دنیای ئمڕۆ ساختارهای کۆمەڵگای جەوامع مختلفە جەهانی پێناسێ لەمە بکەین تا بزانین بۆچی سوالە ئەوەڵ ئەمەسە ئەرێ بۆچی ئەوانەی کە پێیان ئێژن ئۆپۆزۆسیۆنە جمهوریە ئیسلامی ئێران هەچ وەخت چارە جمهوری ئیسلامی ئێران ناکەن جمهوری ئیسلامی بە قەوڵ خۆیان من دووبارە تەئکید ئەکەمەوە لە ئەوەڵ قسەکانمان لە ئەوەڵە ئەم دیبەیتە پەیمانە حەیدەری و دیبەیتەکەی ئەمشەوە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەسڵەن نەیگەرەکە کە لە فەلسەفەیە مبارزاتی و مەتنە ئینقلابی ڕاپەڕین استفادە بکە پس ئەوانەی کە من دەلیل و ئستدلال تێرمەوە و مەسائل مەترحەکەم لەسەر بازی و قەواعد بازیەکە کە لە دنیای ئمڕۆ نەزامە سوڵتەی جەهانی خەریکە تەشەنەی پێئەدا بەحسیەکە تەبلیغی ئەکا و ئەمانەی کە بەخۆیان ئێژن ئۆپۆزۆسیۆنە جمهوریە ئیسلامی بازی پێەکەن تماشاکەن لە گشت جێگەیەکی دنیا ئەگەر تۆ بڕۆی لەسەر ئەم نظامهای غەربیە بوێسیت و شتێکت بێ بەناوە انتخابات ئەو وەخت تۆ لە ساختارە حکوومەتە یا لە دەرەوەی حکوومەتە ئەوەی کە قودرەت ئەگرێتە دەسی تەبەقەی حاکم حیزب حاکم و ئەوەی کە لە بەرامبەریا وێسیاگە بربەرەکانیەکە پێشن ئۆپۆزۆسیۆن ئێستا ڕەوایەتە جمهوری ئیسلامی ئەوانەی کە لە بازنەیە نظامە جمهوری ئیسلامی نەبوون خستنیە دەرەوە وەکو کێ وەکو تەمامە ئەحزاب و ڕیز و درۆشتێک کە لە سۆحە 22 بەهمەن 57 ئیعلام موجودیەتیان کرد و سازمانهای مختلف چه سازمانهای چەپی هەر لە پەیکار و ڕاه کارگەر و حیزب کۆمۆنیست و ئیتحادیە سەربەداران و تا ئەحزاب طبقەیە تەوحیدی وەکو مجاهدینە خەلق و وەکو نهزەتە ئازادی و جبهەیە ملی و حیزب تودە و ڕاه کارگەر و چریکایە فەدایە ئەقەلیەت و ئەکسەریەت و ئەوانەی کە ئێوە بە نەوعی ناوتان بیستەکەن بابینە سەر قەواعدە خۆیان ئەوەڵەن تۆ لە ناوە تەواوە دنیا ضرورەت ئۆپۆزۆسیۆن بۆ جامعە مۆتۆرە پویای جامعەز کە ئەتوانێت دنوکی بەسەر حیزب حاکمەوە بێت و نەهێڵێ حیزب حاکم ملحوڕی بکات تۆ لەولاوە نەهاتە ڕەسانەیە ئازادت ئێشێ بوێت ڕۆزنامەنەگارت ئێشێ بوێت تا ئەم ڕۆزنامەنەگارت دنوکی بەسەر هەم حاکمیت و بەتایبەتی بەسەر ئۆپۆزۆسیۆن نابوێت یعنی نەقد ئۆپۆزۆسیۆن کە بۆ چون هەر ئەوەندەی کە مەسائل لە ناو جامعە ڕەبتی بە تەبەقەی حاکمە هەست و حیزب حاکمە هەست هەر ئەوەندەیشە ئۆپۆزۆسیۆن تێیا مەسئولە یعنی هەر اتفاقێک ئەکەفێ و ناکارامەدیەک لە سیستەم بەرامبەر بە مەردم دروست ئەکرێ بە تەنها تەبەقەی حاکم مقەسەر نییە بەڵکو ئۆپۆزۆسیۆنیش مقەسەرە و کەسێک ئێشێ بێت ئۆپۆزۆسیۆن و بەرە نەقد بدات کە ئۆپۆزۆسیۆن لەکوێ کۆتا هات لەکوێ کەمی هاورد لەکوێ هەماهەنگ بووتە کە حیزب حاکمە بەر عەلەیهە مەردم تەوتەعی کرد دێ ئەگەر قەواعد ئەمەسە لە تەواو دنیا
ئەو جار ئەگەینە ئەگرام جمهوریە ئیسلامیە مەوجودە ئێوە ئیدعاتان کرد ئۆپۆزیسیۆنە جمهوریە ئیسلامی گەشتتان ئیدعاتان کرد من لەگرا کوردایەتیش ناکەم بە مەتن و کوردی شۆ دەسی بۆ ناوەم با بچینە سەرە ئێرانی بازیەکەی ئێوە حیزبێکی ئێرانین یا ئۆپۆزیسیۆنە سەراسەریە جمهوریە ئیسلامین یا ئۆپۆزیسیۆنە منتەقەیین تحت ناوە ئەحزاب منتەقەیی بقول إيوه جمهورية إسلامي والرواية ولاية فقيه الشيعة تك الدنيا متمدنة غربة ولا تزاد ودجمنية مشخصا تك إيالات متحدة أمريكا تك بريطانيا وشعار إسرائيل ستيزي وصدور انقلاب إسلامي بمنطقة أما باور إيوه أما تشنأدا بناو مردمه ئێوە بەم باوەڕانەی خۆتان هەزینەیەکی گەزافتان خستە سەر شانم مردم و بە مردم بەهاتان پەرداخت کرد مردم باجیدا بە گیانە خۆی بە ماڵە خۆی بە محاسرەیە کە کریا بە تەوتەئاهای یەک لە دوای یەکێکە بەرعەلەیهی کریا مردم لە ئێوە حمایەتی کرد لسوح انقلاب 57 بقرتنا سفارة أمريكا لسيانزي آبان 58 دولة إيران عملا مورد تحريم هاي ريزو درشت إيالات متحدة أمريكا أجتنا وشركي هش صالتك إيراقا دولة الجمهورية الإسلامية بقول إيوه داراي استبداد إسلامية ومردم إيران قاتبية مردم إيران لجمهورية إسلامية قينيتي بقول إيوه مردم إيران مردم كي روشن فكر مودرن سيفيلايزد دنيا امروز سؤال قورا أمسا تو جمهورية إسلامية كتاز خسياغا تحريم هاي كمشكني هست بقول خود برو فروپاشی اقتصادی چوگه تو بو چاره جمهوری اسلامی ناکی تو بو لیک جیگا دسنه برگه بو جمهوری اسلامی بتوانی تفوقی کد برسر جمهوری اسلامی بگوید اما خطاب اپوزیسیون سراسری هل لسلطنت طلبه کانو گرتگه تا جمهوری خواه و مجاهدین خلق و تا شریکای فدایان اقلیت مورد پرسیانن سبين سر كوملا وديمقراط كوملا وديمقراط أحزابكي كرد إيراني وتك الجمهورية الإسلامية زاوية ينهز وأمانة بإدعاء خويان رحبر مردم كردن بإدعاء أندام كانيان بخاطر بهاي كدا جانب مردمه وخويان هلا وسنو بتعقيلكي قازي محمد حتى قنجيلو تقاسملو مچه هجري نيشكس جيجي قاسملو ملا عولاي حسن زادو خالد عزيزي كراواتي نيشكس جيجي قاسملو عبد الله مهتدي حاجی سی ابراهیم علی زادی بچکە مارکسیست دەستپەروەردەیە دەسە ئەمریکا لە عێراق و 30 ساڵە ئەمریکانانی ئەدا ضد ئیمپریالیستیشە عومەرە ئیرخانی زادە و ڕزای کەعبی و بە 70 ساڵ سن و فقط بەڵەدن قژیان ڕەنگ بکەن بۆیەی بکەن بە قەوڵە عێراقیەکان رشي بكنو لبروي مرقوب جلوة بكن لچاو كنشك الجديدة سؤال قورا مسام أمانة بوچي حيج وقت كاكا من أصلا تيوريا كان خوم بكارنابم أصلا نظريا كان خوم بكارنابم لتو أبرسم أندام كومالو ديمقراط لأفكار عمومية كردستان أبرسم أمانة چون چار جمهورية إسلامية تايستا نكرگا جمهورية إسلامية خسياغة محاصرة بوغة محكوم كرياغة لمجامع مختلفة بين المللية
جمهوری اسلامی که دارای هیچ پایگاهێکی مردمی لەناوە دڵە سەرزەمینێکا کە پێی حکوومەتەکە نییە. بە قەوڵە ئەمانە جامعەیە ئێران جامعەیەکی پێشکەوتک دارای مبارزات مدنیه پیشکوتگ و دارای فعالین جامعه مدنی و دارای جامعه کی مدنی مترقیه لسرزمین ولایت فقیه روایت جمهوری اسلامی دولت ایرانی توش اوینید ریز و درشت فعالین جامعه مدنی لناو تلویزیون کان امانه قسە ئەکەن هەر لە کورتکاناڵیان و تا تیشک تیڤیان و تا ڕۆژهەڵات تیڤیان و تا ئەستێرکیان و تا ئاریانیان و تا تەلەڤیزیۆنەکانە حەلیمە کوردستان تۆ لە توولە ئەم 41 ساڵەکە ئەمانە ئیدعاکەن حرفەئی سیاست مەدارن و ئۆپۆزیسیۆنە جمهوری ئەسلامی یەک حرەکەتە پێشڕەوەندە کە بتوانێت ڕەهبەریەت مردم بکات بتوانێت خاستەکانم مردم جێبەجێ بکات بتوانێت زەربە بدات لە تەبەقەی حاکمە حیزبە حاکم دەوڵەت ئەنجام لە دەریاگە بۆ جێبەجێ نەبووگە سوال بۆ تەماشاکەن بابە مثالتان بۆ لێ بام لەبەرەوەی خاص لە یەکتری تێبگەین ئیمڕۆ ئەگەر هەر موسیبەتێ بەسەر مردمە جامعەیە ئێران تێت ئەوەنەی کە عەلی خامنەیی مقەسەرە هەر ئەوەنەیشە مەسعودە ڕەجەوی و شازدە ڕزای پەهلەوی و ئەمسالە سازگارا و مەسعودە بێهنود و BBC و مەچەی هجی و عەبەی موحتەدی و بەنی سەدر و ئەوانەی ڕێز و درۆشت سازگارا و یاڕۆی ئەکسەریەتیە لەندەن نشین تەمامە ئەمانە مقەسەرن بە تەنها جمهوری ئیسلامی مقەسەر نییە تەمامە ئێوە لەم موسیبەت و بەڵاو جنایەتە کە بەرعەلەیهە مەردەمەکرێ مقەسرن لەوەی کە ئێوە ناوتان ئۆپۆزیسیۆنە بەڵام بە عنوانە ئۆپۆزیسیۆن هیچ ڕۆڵێکتان نییە یەک ڕۆڵتان هەست لە هەر کوێ حاکمیەتگەرە کێسی ئێوە هەماهەنگتە کە حاکمیەت و پرۆژەکانە حاکمیەتن ئێستا من دانەدانێ ئەمانە هەڵەبژێرم و ئێوە دەمە بەرە پرسیار تماشاکەن بە خەڵکە عەوامە کوردەوار و ئەم سەرزەمینە ئێمە و بە خەڵکە عەوامە هیچ کوێی دنیا هیچ حەرەجێک نییە خەڵکە عەوامە خەڵکە عەوام خۆی بەخۆی ئێژێ عەوام بە قەوڵە ئینگلیسیەکان ordinary people مردمە معمولیە بێ ئیدعا مردمێک کە نەخۆی بە پسپۆر ئەزانێ بە قەوڵە ئەمانە نە بە نوخبە ئەزانێت نە بە ئەکادمیسیەن ئەزانێت نە بە مەرجەعێکی سیاسی ئەزانێ نە بە مەرجەعێکی مبارزاتی ئەزانێ نە بە عەقڵ کولی ئەزان هیچ مردمە عادی کەسانێکن کە هەن بە شوێنە زندگی ڕۆژمەڕەیانەوە و هەن بە شوێنە ئوفوق و زاویەیە کە بتوانێت زندگیەکی پڕ لە ئەمنیەت و مەسیرێکیان بۆ دروستکا کە بتوانن لە ئارامشا بن خەتا بە تۆ لە کێس خەتا بە تۆ لەوانەس کە بە خۆیان ئێژن خەواس ئلیت طبقه ئلیت طبقاتێکی ژیرە فەهمیدەیە متخصصە تریبون بەدەسە حرفەی مبارزە دارای حیزب سیاسی دارای نهادهای مردمی دەم چەرمەگە مردم بە ناوە فعال جامعەی مەدەنی تێهەڵدریا و گەوادە خروجی دانشگاهی NGOهای جۆرا و جۆر ئەمانە کە ئەتوانن ذهنیەتە مردم بەرامبەر بە مەسئلەیەک ڕۆشنکەن دەی تۆ ئەگەر لە جامعەی ئێرانە تەحتە سەرکوب جمهوری ئیسلامی ناتوانیت هاشمیە ڕەفسنجانی ناتوانێ دەم بتروکێنێ ئەی کوژن تۆ تحت عنوان فعال جامعەی مەدەنی
مەجبوری بەرنامەکانە سپاه پاسداران بوویتە بەر و حفاظەت ئیطلاعات بوویتە بەر و بۆ ئەیکەی ئەگەر تۆ قینە لێ تێپێت بێژن بەچە سپاه پاسداران بۆ ئەیکەی دێ ئەمە تۆ کردە بۆچی کۆمەڵە و دموکرات بە تەمام شاخەکانی و تەکە پێکاکە لە تۆ حمایەت ئەکەن و ئێژن تۆ سەمەرەی فعالیەتە ئەوانی هەرم ئاغایە حەسەنە شەریفیە تەکە ئاغای عەبدوڵڵای موحتەجی لە تەلەڤیزیۆنە ئینتەرنەشناڵە سوعالیان لیانە کرد ئاغای حەسەنە شەریفی وتی تەمام ئەمانەی کە فعالە جامعەیە مەدەنین ئەندامەیەمان پس هەر موسیبەتێک کە ئەمڕۆ لە جامعەی ئێرانە هەست بە تەنها مەسئولیەتی بەر عوهدەی جمهوری ئیسلامی نییە بەر عوهدەی ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆن وا لەکوێ ئای مەچەی هەجیای عەبێ موحتەدی ئای سێ ئیبراهیمە عەلیزادە و ویرخانی زادە و کەعبی ئاغایانە تێ هەڵدر یاگە پاپاکە منتەزر چه اتفاقێکن لە ئێران بکەفێ هەر حەملەیە موغڵ و تەموچینە چەنگیز ماگە و هەڵتەقینەوەی ئاتەش فشانەکەی کێوە دەماوەند چه اتفاقێکی تر ماگە بەسەر ئەم مردمە نەکەفێ کۆمەڵکوژی نەکریان کە کریان سەرکوب بە شەدید ئیجتیماعی نەکریان کە کریان دەستگیریە فەلەیی نەکریان کە کریان تەجاوزاتیان پێ نەکریا لە زندانە کە پێیان کریا بە باتوم و لە کاریزەکە گۆڕە دەسە جەمعی و ئیعدامە دەسە جەمعی نەکریان کە کریان سەی لیانی نەدا لیانیدا زلزلە لیانی نەدا زلزلەیش لیانیدا اعتیاد لیانی نەدا اعتیاد لیانیدا فەقر و برسیەتی و فەحشا لیانی نەدا فەقر و برسیەتی و فەحشایش لیانیدا ئەوە اتفاقە ئاخر کۆرۆنا تۆ چۆن ئاخە تێ هەڵدریاگە مەچەیە هەجری ئاخە خوێڕی خالدە عەزیزی بەچکە کراواتی ئاخە عەبەی موحتەدی چۆنە ئێوە لە هەر کوێیەکە کە پوڵ تەقسیم ئەکەن پوڵ دووچکە ئەلەقێنن هەڵەخەنە و خۆتان و ئەندامەکانتان وا لە بیرتانە 4 مانگە پێش هەڵتانە خستۆ بچنە فستیواڵەکەی ئامریکا لیستتان ئەدا دەرەوە لە فەیسبووک گەوا و باوک دێوای تێکوێی قسە بکەی بۆ مردمە مەگە تۆ ناژی ڕاهبەرە مردمەیتە تۆ چۆنی سە بەرامبەر بە کۆرۆنا نەزەرە نییە تۆ چۆن تێی هەمان قسەکەی کە سپای پاسدارانەیکە سپای پاسداران ئێژێ مردم بچنە ماڵ لە ماڵە خۆیانە بمرن مێنە دەرەوە تۆش دەقیقەن هەمان قسەی سپای پاسدارانەکەی گەوا باوک بۆ تۆ لە هەر کوێیەکە کە ئێشە حوزورت بوێت تا بتوانی جمهوری ئیسلامی بخەی نەمەوجودی پەدەرسەک وەلێ لە هەر کوێیەکە پوڵە دەنکرد کە ئەجەڕێنی بڕێ پوڵ بگری لە ئیسرائیل بگری لە عەرەبستان بگری لە ئەمریکا بگری لە هەر کوێ پوڵە دەن بە ناوان مردمە تۆ بڕۆی بیگری وانییە خەڵکی کوردەوار خۆ ئێوە شاهیدن خۆ ئێوە شاهیدن 4-5 مانگە پێش لیستیان ئەدا دەرەوە بچن بۆ ئامریکا بە عنوانە گەورەترین دەستکەوت نیشانیانەدا ئەوەنە شەڵپوشاپە پوتینیان کردو بە 100 نەفەر و 200 نەفەر لەم بروکسە لە ڕۆژە قاسم لوتە ئێمڕۆ کوانەمانە کوان بەچکە حیزبی و بەچکە کۆمەڵایی و فەعالە قنبادەرە ناوە خیابان و 8 مارسی و ژنە عشقە ئازادی و فۆمۆنیست و کۆمۆنیستە تێ هەڵدریە کوانەمانە دەی تۆ چۆن هەمان نەزەرە هەست کە سپای پاسداران هەسی تەماشاکەن داستانە ئەم کۆرۆنا ئەمەسە ئایا جمهوری ئیسلامی لە مەرگە 2 ملیۆن نەفەر مردمە ئێران ئەترسێ من لە ئێوە پرسم من جواوە دەمۆ ناترسێ قینی لێتێ نا بەنەزەر من پێشی خۆشە جمهوری ئیسلامی لە چیە ئەم کۆرۆنا ئەترسێ جمهوری ئیسلامی لە 2 شت ئەترسێ یەک ڕۆحیەیە مردم بە واسطەیە ئەم حەجمەیە کۆرۆنا بگۆڕێت ئەمە سەری ئەوە
دوو کۆڕۆنا دامەنە خۆیشیان بگری. ئەمەلەن جمهوری ئیسلامی ئیستا بازوان سەرکوبی وا لە خیابانە تەقەیان لە خەڵکیە کرد و خەڵکیان تیکە تیکە کرد، زاتیان نییە بێنە خیابان. بۆ نەوادا بێن من بگرن کۆڕۆنام وا پێوە دوو کۆکە بکەم وەختێ دەستبەنەکەم لێدەن، نەوادا وەختێ مشتێ ئەداتە ناوت دەمم خوێنە کۆڕۆنا یەکەم بدرێ بە دەم و دەستی و بیدا بە ژنەکەی و بیدا بە ڕفێقەکەی و بیدا بە پادگانەکەی و بیدا بە مەقڕەکەی گشتیان بیگرن. و ئەمە مەئموریەتە ئەم ئۆپۆزیسیۆنە زاهێرەن چییە؟ کاریان ئەمەسە مەردم لە ناوە ماڵا گیربن بۆ جمهوری ئیسلامی کە جمهوری ئیسلامی و ئەوامل جمهوری ئیسلامیش لە ماڵاون، سپای پاسداران بتوانێت لە ماڵا خۆی بپارێزێت، ئەمانیش مردمیان بۆ بکەنە ماڵەوە بەناو ئەحزاب و ڕەهبەرانە مردم و ئۆپۆزیسیۆن و فعالین جامعەی مەدەنی بۆیان بیکەنە ماڵەوە کە مردم چه اتفاقێکیان بۆ بکەفێ کە مردم لە ناوە ماڵا بمرن و کەسێ مەرگە ئەمانە نەبینی. تەماشاکەن ئەمەی کە لە شارە سەقز و بۆکان و مەهاباد و جوانڕۆ و پاوە و کرماشان و ئیلام و دێهلۆڕان ئیمکانی هەست ڕۆژێ 50 نەفەر ئینسان 100 نەفەر ئینسان بە مەرگێ بمرێت. ئیسە تەبیعی غەیرە تەبیعی بە تەسادوفات شتێکی عادیە، بالاخره زندگی ئینسان ڕوویەکی مەرگە، بەڵام تەسەوەر بکە بەجێ ئەوەی ئەم مردمە دانە دانە لە ناوە ماڵا بمرێ ناگەهان لە ناوە خیابانە 4 نەفەر بترێتەوە بەجێ ئێمە لە عوزڵەتێکا بمرێ. ئەی ئەم مردمە ساوەزیەوێتەوە لە مەرگ، ئەم مردمە ئەوەی لە بینی ئەوە دەسەڵاتە حاکم و جمهوری ئیسلامیە ملی بۆ خەم ناگایتر. ئەمەلەن جمهوری ئیسلامی ئیستەحەج کۆنتڕۆڵێکی بەسەر جامعەی ئێرانە نەماگە، هاتووە هاوارە پشتە نەیسانە سایپا و بەلافیتەی یاسار الله و حەملە بە کۆڕۆنا دەقیقەن خەریکە پێتێژە دەوڵەتی ئێرانی وەکو سەد ترسیاگە لە کۆڕۆنا، چون تەمامە بازووی نظامی و ئەمنیەتیەکەی فەلەجەکات و فەلەجی کردەکە. ئەم ملەتە ترسە زاورە فاسدە، ئەم عناسوورە سپاه پاسداران و ئەمنیەتیە ئەم گشتە جنایەتیانە کرد کە بمێنینەوە و فەسادکەن. ئیستە لە بچووکترین ئەگەرە مەرگ و تهدیدە مەرگە زاتیە نێبێنە خیابانەوە. گەواو باوکە سەپاهی تۆ تەرەفدارە شەهادەتوی پۆفیوز تۆ ئەچوویتە سووریە بووی تۆ شەهیدە حەرام، تۆ ئیستە لە کۆرۆنا ڕۆح تۆقیگە نادروسە پاسدار وەختە زاڵا بترەقی لە داوە کۆرۆنا تۆ ئەو کوڕەویتە بچیتە سووریە شەهید بووی، تۆ بە شوێن شەهادەتە ئەگەڕێی، تۆخمە هەڵاپەڵە، یا تۆ بابا ئامریکا بردوویتە سووریە حمایەتی لێت ئەکرد و ئەفغانی و پاکستانی ئەداوە کوشت، عێراقی ئەداوە کوشت، دەنا تۆ ئەو کوڕە نییەی شەهادەتە گەرەکوێ. ئەوە کۆرۆنا بێرە خیابان تۆخمە حەرامزا، بێرە خیابان تۆخمە سیغە، بێرە خیابان مەگە ناگەرەکە بچیتە بەهەش لای حسەین، بێرە خیابانەوە کۆرۆنا مەگە تۆ خۆت نایژێمە چەکە ئامریکاس، بێ لەگەڵ چەکە ئامریکا لە خیابانە دەسوەیە خەبووە. بۆ چووکی خۆتە شارگەسەوە، چووگە خۆی شارگەسەوە داگیە بە ئەحزاب، داگیە بە مچە و ئەبە و سەیبراهیم و حاجی سەیبراهیم و پۆپۆکە و فعالینە گەوادە جامعەی مەدەنی خەڵکە فەقیرە برسیە بێدەرەتانە هاڕیاگە سەرکوبووگە نابود بووگیان بۆ بکەنە ماڵەوە نێڵم بێنە دەر. مردم برسیەسی، مردم خەریکە دڵیە تەقێ، مردم مراودات اجتماعی نەما، ارتباطات اجتماعی نەما. سەمەرەیە ئەم ئافەتە لە جامعە خۆی ئەمە نیەین، ئێوە بوون، ئێوە تەبەقەی حاکمە مەگە نین، ئێوە ئۆپۆزیسیۆن مەگە نین، چۆن ئێوە نەتانتوانی هیچ نەزەرێکتان نەبوو بەرامبەر بەمە. کورە تو ئەزانی بۆ زاتن یە قسە بکەی تۆرۆپ مەچای هیجری عەبەی مۆهتەدی تۆ هەر دەمە کردو ترب داخەی ئەزانیت وەختی قسەت کرد هەڵە ئەدورینەوە زاتن یە قسە بکەی. ئەی تۆ چۆن ڕاهبەرە ئەم ملەتەی سەی ئیبراهیمە عەلیزادەی تێ هەڵدریاک دابێ بزانم مارکس دەرمۆڕدە کۆرۆنا چی وتکە، جواو پێ نییە نێتیا بڕاستی و منیژوبەکانتان داکەنن بۆ کۆرۆنا کامەسە فۆرموڵتان
چه استفادەیەکی لێەکەی بابا جان گشتی هات کە خەریکە تەحلیل کۆرۆنا لەسەر زندگی شخصی ئینسانەکانەکە ئەی تەحلیل کۆرۆنا لەسەر دەسەڵاتی جمهوری ئیسلامی بۆ ناکەی کوا ئەم گشتە گەوا دەواتێتانە کوا دەی مەگەر تۆ ئەم گشتە ڕۆڵەتە نەدا بە کوشت مەگەر تۆ ئیدعا ناکەی تۆخمە خاسملو مەچای هجیمە تۆ ئیدعا ناکە ڕەهبەریە مەردمەی تەبعاتە کۆرۆنا لەسەر حاکمیەتی جمهوری ئیسلامی چییە چییە ئەو بچنە ماڵ و دەستان بشۆرن و خۆتان هەڵخەنەوە ئەوەڵان کۆرۆنا بە هەوایش منتەشرەوێت تۆ چۆن خەڵکێگەکەیتە ناوە ماڵ 8-9 مناڵی هەست کاورای فەقیرە بێ دەرەتان یەکێکیان کۆرۆنای گرتووە ما بەقی مناڵەکانیشتی بیگرن تۆ بۆ مەردەمەکەیتە ماڵ بچۆ مەقالای نووساگە ئێژن ژنان دوودەگیریە پشتە پەنجەرەی خیابان مەکەن چون ویرروسە کۆرۆنا لە تەریقە خلتێک و کاورا فڕێداوێت لە تەریقە هەواوە منتەشرەوێت تۆ بۆ ئەم مەردەمەکەیتە ماڵ بۆ کێیەکەیتە ماڵ تۆ بۆ نای تەبعاتە کۆرۆنا لەسەر جمهوری ئیسلامی بێژی تۆ چۆن نەتوانی ئەم گشتە وەختە دەحفەی جمهوری ئیسلامی بخەی نە نوسخەت بوو نە استراتیژیت بوو نەتوانی لە شەرایط استفادە بکەی نەتوانی لە ئەسلحەکان بەر عەلەیهە جمهوری ئیسلامی استفادە بکەی نە نەخدت بوو گەوا باوک تۆ کەوتیتە باوەشیان جامعەی مەدەنی ساختەی نەهاتای ئەمنیەتی وتە هەنە ئێمەس باشە من وتم لە ئەوەڵە وتم من بە تەحلیل خۆم ناچمە سۆراغی بە نەزەراتە سیاسی خۆشم ناچمە سۆراغی سوعالەکەم لە خەڵکی کوردەوار سوعالەکەم لەکوێ تۆ وایتە کوێ ئیستە هەممە چەلوتە کراواتەکە سێمن بەست و خۆتە ئەنیا بە سەفارەتە ئەمریکاوە عەبەی مۆهتەدی ئەچین بۆ کۆنفرانسێ پۆمپێئۆ تنگ تانکە ئەو نەخۆشیان تێ لە تینگ تانک ئەو بچ بەڕاستی و چینە و تینگ تانکە کۆن هەرچی لە مەردمە بکوژی بەم کۆرۆنا گەوا باوکینەوەیش مقەسەرن تێە ئەوەنەی کە جمهوری ئیسلامی مقەسەرە پۆفیوزینەوەیش مقەسەرن واتی بوو نەمایەوە سەری پیانەکەن دەنگ سپای پاسداران تەشەنە نەدەن و بڵاوی پێ نەکەنەوە چی بکەن ئەم مەردمە خەڵکی کوردەوار بەسەر تاسەر ئەم ئێرانە ڤیرۆسە کۆرۆنا بڵاوە بووگەسەوە وەڵا بەربگرن شارەکان قەرەنتینەکەن دانەیە ئەسفەهانی نەیە بچێتە کرماشان کورە یاب و کرماشان پڕە لە کۆرۆنا یعنی ئەسفەهانیەکە بێ لە کرماشانە کۆرۆنا نەگرێت ئەخە ئەحمەق تۆ کێی تەواوە ئێران تەواوە شارەکان ئێرانی سە کۆرۆنای واتیە یعنی چی بەربگری کاوران لەم شارە نەچی بۆ شارە و بەڕاستی و قەرەنتینەیکەین لەبەر خاتری وی سپای پاسداران بتوانین لە ماڵە دانیشین لەبەر خاتری وی ئایەتوڵڵا و عەمامە بتوانن لە ماڵە دانیشن بتوانن خۆیان بپارێزن خۆیان نەخەنە بەرە ئەمە و تۆ خەریکی دەقیقەن ئەم کاریانە بۆکەین مەردەمە و تەنگ هاتەگە نابود کریاگە هاڕیاگە لە بینچووگە ترسیاگە تۆقیکتان بگەسەوە ماڵ ئەم مەردمە فاسد کریاگە تۆقیاگە هاڕیاگە لێ کریاگە وەختێ گەیە ئەگرایە لافاوێک هەڵسێنێ بنیادە گشتتان هەڵتەکێنێت لەکوێ بوونێوە کەی ڕاهبەران مەردمە بوون چۆن لە هەرکوێ کەیک بەشەکەن تۆ ڕاهبەران مەردمیتە چۆن لە هەرکوێ گەرەکیانە ئیجلاسێک و موعتەمەرێ بگرن و بوجەیەکتان پێبەن 4 سەرزروتی هەڵدڵیاگە و وەکو خوات وە کراواتێک و ملی پێوانیان ئێمە نوێنە ڕانیە میلەتی کوردی ڕاهبەڕانیە میلەتی کوردین دێ ڕاهبەرە کوونیەکانە ملەتە کورد کوانی سە قسە بکەن لەم سەر و بەندە دەرمەوتە کۆرۆنا بێن قسە بکەن بۆ مەردمتان دەی بێن قسە بکەن بێن بزانین تەبعاتە کۆرۆنا لەسەر حاکمیەتی جمهوری ئیسلامی چییە
بەڵێ کۆرۆنا لە حازە شخصی و مردمی تو قاندگە و مردم کاسبی نییە و نانی نییە و چوگە لە ماڵا خۆی شاردگەسە و خۆی قەرەنتینە کردگە و فشارێکی ڕۆحی ڕەوانی عەجیب و غەریب وە لە سەرشانیا و تۆیش و جامعەی مەدەنیش و گەوادە بیمارستان و پزیشکە پۆفیوز خەریکن هاوارەکەن و توخواوە بیکە دەڕێخوا و مێنە دەرەوە مردم تۆقیگە حاکمیەت چی؟ حاکمیەتیش تۆقیگە حاکمیەت دقیقەن ئەترسێ ئەم کۆرۆنا باعث بێ ڕەفتارە مردم ئێران بگۆڕێ دقیقاً مردم ترسەکەی لێ بوەرێت ترسن لە مەرگیشی لێ بوەرێت بکەوێتە گیانیان یەکیان بەدەست کۆرۆناوە دەرنەچێ بێنە خیابان مردم پەلامارە دانە دانەیان بەناڵیان بدڕن دەوڵەتی ئێرانی وەکو سەگ تۆپیگە و ترسیانە تەمامە مەجامع خۆی داخستگە مەجلسی بەستگە شۆرا و جەلەساتی بەستگە ئاغا یەکتری ناوێنێ ڕۆحانی خۆی شارگەس و هەرچی سپاهیە خۆی پنهان کردگە تۆش خەریکی قاحبە باوکو مردمە هێنەی تۆ باڵەوە با ئەو مەجبور نەبێ مشتی دەرەجەدار و سەرکوبگەر و بەسیجی و ئیتلاعاتی خاتە ناو خیابانەکانەوە بۆ کۆنتڕۆڵە مردم دقیقاً واتە کردگە چۆن ئێوە بە عنوانە و پۆزیسیۆن نەهاتن تەنها مەوزوع بکەن کە سۆحا جمهوری ئیسلامی لە ئەبزارە ئێوە ئیستفادە بکە فاجعەکە بگاتە ئەوج و لە پڕێکە لە شارە تاران 400,000 نەفەر داخە لە شارەکانەتر 150 و جنازە داخە لە مردم بعد خامنەی بێتە دەرەوە بژێ من ئەلیلم و دڵم بۆ ئەم مردمە سوتێت و بەڵای ئاسمانگی بەسەرمان و هاتوو تۆش بڕۆ بێژی خوا هەڵی ناگری و مەسئولین دڵسۆزن و چی بکەین و دەی موسیبەتێک و هاووە سەرمانە دەست بەیەنە ژێری گەرەتان ئەم کارە بکەنەوە مردم وانییە تۆ بەچی دەسی بۆ ئەوەی باتایتە نەخدێکی ئیسلامی کردایە وتایە مەحزابی ئیلاهیە بەسەرە مردمێکا کە فساد دەکا بەسەرە جامعەیەکە وا لە ژێرە زاڵما و تەحمولیەکە وا بەرەو فەساد چوو حەجینەوت باتایتە بدوتایەمە تەوتەئەی ئەمریکاس باتایتە بوتایەمە تەوتەئەی دەوڵەتی ئێرانە بەرعەلەیە مردم ئێران باتایتە کارێکە کردایە بێ شەرەف لە بەرامبەرە ئەم وەزعیەتە کە بەسەر ئەم مردمە هات کە مردمە هاڕیاگە نابوود بووگە لە بین چووگە و حرجێکیان پێ نییە هەرچیەکیان پێ تێتەوە مقەسرن هەرچیەک ئەم مردمە گەر بوونە گەوادیەوە کردنتانە گەواد ئەم مردمە گەر بوونە لەشفرۆش ئێوە تۆ ڕزای کعبی تۆ حاجی سەیبراهیم تۆ مچەی هیجری تۆ خالەی عەزیزی تۆ حەسەن زای بێشەرەف تۆ عەبەی گەوادی ئۆجالان ئێوە ئەم مردمتانە وا پێ کرد ئێوە بە بەچە کوونیەکانی فعالی جامعەی مەدەنیتان ئێوە واتانە کرد بەم مردمە وایان پێهاتە چۆن تۆ گەوا باوکچل و 1 ساڵە ملک کردەسە پووت و کنارا و دانیاگە و حیزب و دانیاگە و کوونی و قنەروها لە دۆرتا نەوتوانی دافێ ئەم دەوڵەتە ئێرانە بخەی دەوڵەتە زەعیف بووگە تێ هەڵدریاگە تحریم کریاگە قاقەراییە زد زەنە زد بەشەریەتە تەرۆریستە جمهوری ئیسلامی گەوا باوک دێ تۆ کەی خەی چی ماگەوە سەرم جمهوری ئیسلامی بێت تەیرەن ئەبابی لە دەرەک و تەیرەن ئەبابیلیش هات دەی دێوە کۆرۆنا مەگەر نەهات دەی کوان ئێوە کوان ئێوە وەخت بوو لەسەر ئامریکا چوون و مەرکزت کرد تانک و پۆمپۆ سواری یەکتری بوون دەژار تەجاوزکەنە یەکتری دەی ئیستە بۆ دیارتان نییە بێشەرەفینە دەی خۆ ئێوە لە مزاکرات نۆروژ و تەقی یەکتریە وەخت بوو یەکتری جەربان دەی ئیستە بۆ دیارتان نییە تۆخمە حرامزای ڕەهبەرە ملەتە کورد کوای بەچەکەی قاسملو تۆخمە قازی محەممەد کوای دەی خۆ ئەم مردمە نابود بوو بەدەست تۆ نابوو بوو گەواد بەدەست تۆ نابود بوو ناڵم دەنگیشمان بە حشوێ بکات گەوا باوک مەگە تۆ نییە کاناڵە تەلەگرامی دریاگە پێ سپای پاسەران پێتی داگە بە 200,000 منبەرەوە چیەکەی تەیە خەڵکە تۆقێنی بچنە ماڵ و مێنە دەر و دەستان بشۆرن و قوڵتان هەواکەن گەوا باوک دێت و چه فەرقێکەتە کە سپا هەست یعنی چی دیارت نییە خەڵکی نێشە لە خۆتان بپرسن ئەمانە چۆن چارە دەوڵەتێکی نابوودی فاسدی بێسەوادی ئەحمەقی تەرۆریستی
پاشیاک لە یەکتریان نەکرد چۆن نەهێن کرد ئیستە جمهوریە ئیسلامی تەمامە مەراکز و مؤسسات حکوومەتی تعتیلە وەنیمە تعتیلە ئیستە هەرچی بەچکە بەسیجی و توخمە حیزبوڵڵاهی و سپاهیە بێشەرەف گەوادە لە ترسە کۆرۆنا خەزیاگە سەماڵ هەرچی ئاخوندە لەواتکارە گەشتی خەزیاگە سەماڵ لە ترسە کۆرۆنا ئیستە مەردە مەشیان چی بکردە چی بکە مەردم بڕوا بخزێتە ماڵ لە داروخانەکانە ماسک گیر نایە فعالە جامعی مەدەنی تۆ لە کوێتێری ماسکە مفتیە دەیوە مەردم کێ پێتێدا سوپای پاسداران کێ پێتێدا مچەی هیجری وا لە بیر تا وەختە ڕاستان فەردە برنجە ئەهاورد کاغەزە تێخست مچەیە هیجری ڕاستان بۆ زلزلەکەی سەرپێڵ دەوایەتە کوێ توخمە حیز بۆ کارێ ناکەی بۆم کۆرۆنا کوای بێ 1 ملیۆن ماسک بهێنێرەوە بۆ خەڵکی بنووسە ڕاستان چی بۆ ڕاستانەکەتان نەما فەوتیار وار چوو لەسەر چی نەما موشکیان تێتان گرت یعنی تۆ کوڕە سەرە جادە ئاسفاڵتی یعنی تۆ منتەزری کارە مبارزاتی و نظامی بکەی لێت نەدەن بە موشک لێت نەدەن بە هاوپەیمان لێت نەدەن ئێوە ئیتر گەوادەکوێن گەوادەکوێنەوە دەی تۆ ناتوانی گوو بخۆی شەڕە مەسەلەحانە بکەی بۆ ئەیکەی بۆ کردە کە ئیستەوە دوودانە موشک ڕۆحیە تۆقیگە دەرچووگی بابامانە فرە فیلمن خەڵکینە تۆ وەختێ پەلامار ئەسلحە دەی منتەزری تەرەف مقابلیش بە ئەسلحە لێگەبا تۆ وەختی ئێلامە شەڕە مەسەلەحانە کرد بەر عەلەیهی تەبیعەتەن کاورا تۆپ و تێگری خۆمپارە تێگری RPG لێدا بازووکار لێدا کاتیۆشار لێدا موشەکە لێدا بە هەواپەمای بێسەرنشین لێدەدا بە پەهبار لێدەدا تەبیعەتەن واسە یعنی تو هەر موشکێکیان لێدا فۆرەن تەسلیمەوی کوڕە سەرە جادەی ئاسفاڵتی تێ هەڵگریاک یعنی چۆن ئەمانە ناوێت و سوحال بۆیەوە کوان ئەم ڕەهبەرانە ئیستە کوان نەزەریان دەرمەوردە کۆرۆنا چییە لەم بحرانەی کە جمهوریە ئیسلامی ساختار و حاکمیەتی تەوەسط و کۆرۆنا تێکەوتگە ئەمان بەرنامە و هەدەفیان چیە لە بەرامبەرە خستنە حاکمیەتی جمهوری ئیسلامیە کوان وانە کوێ کوا ئاخە تۆخمە حیزبی ئاخە کاورای تی هەڵدریاک نگابانە دەرەتوانێت کوا دێ بۆ ناڕۆی یەخە بگری بە مەچە دوایژی ڕەهبەرە ملەتە کوردە چۆن نەزەری نییە ئەو جامعەی کوردستان چوو گەسە ژێر بەردەکانە تەیرەن ئەبابیل کۆرۆنا داگیە بەسەریە تۆ چۆن نەزەرە نییە خەریکی بڵاو پێکەی بڕاستی و بڕۆنە ماڵ و تخوا بڕۆنە ماڵ ئەرێ وایتە کوێسەی حاجی سە ئیبراهیمە بەچکە مارکسیست تۆخمە ئیمپریالیزمە جەهانی واوە پوڵە ئامریکا خەریکی لە سلێمانی قمپانەکەی تۆ قسە های زدە ئیمپریالیستیەکەی وایتە کوێ نەتیجەم کۆرۆنا چیە چۆن بچینە شەڕی نوشتای نووسی دابزانە کتێوەکەی کاپیتال مارکس چی واتیە نوشتەی واتیە شەواڵەکانمان داکەنین دەرپێکانمان داکەنین چۆن ێشە مقابلەی تەکا بکەین دی بۆ نایەتە دەرەوە ڕاهبەرە کرێکارانە جەهان بۆ نایەتە دەرەوە سەیکەن ئەگەر جامعەی ئێمە دوا ئەکەفێ دەلیلی ئامانە ئەگەر جامعەی ئێمە دووچارە سەر لێ شێواوی بووگە دەلیلی ئامانە ئەگەر مردمە ئێمە ئشتبا حرەکەت ئەکا دەلیلی ئامانە ئەگەر مردمە ئێمە خەسارەتە گەورە ئەدا و بەهای گەورە پەرداخت ئەکا و هەر ڕەنجەکانی سەنگینتر ئەبێ دەلیلی ئامانە منم ڕۆ سوحالە سادەم کرد بۆ ئۆپۆزیسیۆنە جمهوری ئیسلامی لە تەیە 41 ساڵە گوزەشتە نەیتوانی دەوڵەتە ئێرانی بخە لە کاتێکا کە دەوڵەتە ئێرانی بە ئیدعای ئەمانە منزەویە لە نزەرە جامعەی جەهانیەوە موردە تەحریمە بە قەوڵە خۆیان دەوڵەتە ئێرانی دارای کشمەکشهای داخلی و داواهای جەناحینیە لە داخڵ بە قەوڵە ئەمانە جمهوری ئیسلامی مەشروعیەتە مردمی نییە و مردمە ئێران حەز بە ناوچاوی ناکە
بقول أمانة جمهورية إسلامي دوچارە بحران مديريتي وفروپاشية اقتصادية بقول أمانة جمهورية إسلامي تيروريزم بين المللية وبابا أمريكان بقدرة تمام دجناتيك أو على برامبريا بسيرك تو چۆن ناتواني جمهورية إسلامي بخير چۆن ناتخستگەتە ئێستا تۆ چۆن ئۆپۆزیسیۆن بوویت نوێنەرە ئەم مەردمە بووی ڕاهبەرە ئەم مەردمە بووی کەوتوتە شوێنە ئەم مەردمە بزانێ ئەم مەردمە چیەکە تۆ چۆن منتەزری کاورایەتی هەڵدریاک بەناوە خاوەر خالد تەوەکولی لە سەقز و خەتە مەشکی بۆ بکێشەی گەوا باوک چۆن تۆ ڕاهبەری یا خالد تەوەکولی بەچکە وزارەتە اطلاعات و حفاظەتە اطلاعات کامدار چۆن ئێوە پاسەخگو نیەن بەرامبەر بە تاریختان بەرامبەر بە خوێنایەکە لە مەردم گرتتان هەزینەهایەکە بە مەردم پەرداختان کرد وە تەداوم سڵتەی دەوڵەتە ئێرانی تۆ کەی دروست بەم مەردمە و تا حرەکەتکە وای تۆ گەوا باوک دێخۆ تۆ وەختی سپای پاسداران ئەی و دوکانەکان بوەسن ئەوە دوکانەکانیان داخست بە قسەی ئێمە دایان خست بە تۆ ناژی گەوا باوک ئەحساباتەکانە سنێژمە دوای موشک پارانەکە موشکریا دەرەقنگمان ئێمە ئەحسابات سراسەمیمان بە مەردم خست دا ئیستە بیکە ئیستە خەڵکە لە خیابان دەبێن یە خیابان ئیستە بۆ زاتن یە قسە بکەی تۆ چۆن نەزەرە نییە بابەتەم شتانە تۆ هەر نەزەرە دەرمەوردە دۆلار هەسوو لەکوێ و جێگەیەکە پێدەن بچیت و سوارە مە لە ئەم مەردمە بوویت و لەکوێ مەعامڵێ لەسەر ئەم مەردمە بکەی بکەیتەوە دۆلار و بخێتە گیفانە کورە گەوا باوک تۆ ئەگەر پیا گوایتان مچە خوێڕی هەجی ئەبەی مۆحتەدی ئایستە کۆرۆنا ئەدا لە خۆت ئەچووی تۆ خۆوە دەستگیر بوون ئەدا تا نیوەی سپای پاسداران و بەسیجە بۆکان و پیرانشەر توشکەی خۆتەوە دەردە حیچێ ناخۆی مەوجودێکی زائدە ئزافەی خەریکی ئۆکسیژن مەسرەفەکەیت و زالوویەکی کەوتیتە گیانە مەردمە بێ لەم سەرانەی پیری و پۆفیوز بۆ خوەتی ئابڕۆیە بسێنە کوان سەرزەرەتی هەڵدریاگەکانە بەناوە پێشمەرگە تاقیلەیەکی حیزانیانە کردە سەر و جامانەیەکی حیزانیانە خستە دەورە مل و لەسەرەکانی ئاو باڵیانەدا و ئەپەڕین و ڕاستان بەردەوامە دەی تۆزێ کۆرۆنا بە لە خۆت خەناو پادگانێکی سپا بۆ نایکەی بچۆ خۆت بە دەسۆ بتگرن ئیتر نێگەرەکە کلاشینکۆفە حیزە ژەنگاویەکە داخەیتە خوار و نێگەرەکە و کارانەکەی بچۆ تۆ پێشمەرگەی تو قارەمانی تو تیاڵ دریاگەکانە کۆمەڵە پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵە تۆ خۆ وەکو پۆڵای بدە لە خۆت کۆرۆنا بە لە خۆت بچۆ خۆت بخەرە ناوە زندانەکانیان و پادگانەکانیان و چۆن تۆ پۆفیوز ئیستە ئێشێ بە مەردم دێژی بێنە ناوە خیابان و زندگی اجتماعی خۆیان بکەن و دەوڵەتە ئێرانی و بنیانە دەوڵەتە ئێرانی هەڵتەکێنن کە ئەم ئافەتە بەسەر ئەم مەردمە نەتیجەی دەوڵەتە ئێرانی بوو نتیجەی حکوومەتە جمهوری ئیسلامی و حکوومەتە شاهنشاهی و حکوومەتە ئایندەیەکە کە بێت هەس تۆ سکوت و کردگە گەوا باوک خەڵکەکەیتە ماڵەوە فعالە جامعی مەدەنی پێ بە ناوبانگەکەی ماسکە دەن بە مەردم وای تێکس ئەدەن بە مەردم کۆڕە خەرتۆ مەسئولیەتە بیماری هایە بویایی و شنەوایی لە ئایندا ئەگری وای تێکس مەردمی شێت کردە مودەتە ئەرێ لوتیان لە کار کەوتکە دەمیان لە کار کەوتکە پێسیان لە کار کەوتکە حساسیەتهای مختلفە پوستیان پەیدا کردە بۆ خاترم شست و شو و مەوادەکە لە خۆیانیەدەن کاورا هاو خۆی دروستکە ڕیشیشی لەسەردانە ئەم مەرگە خامۆشە ناوە ئەو ماڵانە و دانەیە کۆرۆناییدا بە 8 نەفەر فەقیرەتر و مناڵە بچکۆلە و ژن و ماڵە مەردمێکە یەک ئۆتاقی هەست کاخی نییە ئەوە کاخە ئێوەز دە ئۆتاقی واتیە مەردم یەک ئۆتاقی هەست شایعات بڵاوەکەنەوە لە ڕێگەی کاناڵەکانتان و ئەندامە گەوادەکانتان مەردمتان خەسان دگە بۆ دەوڵەتە ئێران ئیستە دەوڵەتە ئێران نەمەوجودە وانەکوێ بۆ مەردمتان خەزانگە سەناوە ماڵ دەمدەمە عەیدە نان نییە پوڵ نییە وەزعیەت نییە مەردم خەریکن شێت ئەون لە زندانیەک لە خۆیان کردگە ارتباتاتە ئەجتماعیەکیشیان بوو ئەویشیانە نەماگە
پرسە و پویەکیان بوو ئەویشیانە نەماگە زەماوەنێکیشیان بوو ئەویشیانە نەماگە سەلام و عەلەیکێکی ناوی خیابانیان بوو ئەویشیانە نەماگە دوو قەران کاسپی و دەست فرۆشیان بوو ئەویشیانە نەماگە کەوا باوک تۆ بۆ ئەم مەردەما خەیتە ماڵە بۆ سوپای پاسداران بێن بێژن چۆن ئیمکانی نەبوو جمهوری ئیسلامی بخەی ئیمکانی بوو جمهوری ئیسلامی بخەی سەدها دەحفەلەتوو لە ئەم ساڵانە ئیمکانی بوو جمهوری ئیسلامی بخەی وەلێ تۆ خۆت وا دیارە بەچە جمهوری ئیسلامیت خۆت وا دیارە نۆکەرە سپای پاسدارانی دەستور لەوان ئەگری بۆیە دەوڵەتە ئێرانیتان پێ ناخرێت تۆ تحلیل ئەەکەی ئێژی جمهوری ئیسلامی دوژمنە ئەمریکاس تۆ ئێژی ئەمریکا گەرێکی جمهوری ئیسلامی ژیرکە تۆ تحلیلگەرەکانە بێرم یەک لە دوای یەک ئەحەپێنن ئێژن جمهوری ئیسلامی لە قاو کوریا و بەسیاوە و شاحیوی دەرات و ترامپ لێدا بێرمی خۆماس نیوە دەورە دەمتان و دیاربێ مەگەر ئێوە واتان ناوت مەگەر ئێوە ناژن تەمام مردمی ئیران بە ئەلیوی ئەماننە دەی کۆرۆنا ئێرانی خواردەگە بەچۆ خودە وەزیرە بێداشت هێژێ تا ئۆردی باش دەگاتە لووتکە 180 ئێران ئەیگری کە گرتە گێسی دەمەیەکە گرتە گێسی تۆ مردمە بۆ کەیتە ماڵەوە بۆ یەکەیتە ماڵەوە تۆ چۆن نەزەرە دەرمەوردە کۆرۆنا نەبوو چۆن مێسەت ئەی بۆ لە هەرکوێ بەناوە ئەم مردمە قەرارە دۆلارە پێبەن تۆخمە قازی مەحەمەوە قاسم لومەچەی هەجری خالەی عەزیزی کراواتی باقرزادە ئەبەی مۆهتەدی ئای ڕزایە کەعبیە بۆ یاخی ئایا عومەرە ئیرخان حاجی سەیبرایمە تێ هەڵدریاگە پۆفیوز کۆنە کێساوە کاورای سەکسە ئازادی بوو دیاردار نییە بۆ تبعات ئەم خسارەتە بە جامعەیە ئەم کوردەوارە و ئەم سەرزەمینە ئێمە ئەوەندەی جمهوری ئیسلامی تیا مقەسرە ئۆپۆزیسیۆنیش مقەسرە ئەوەندەی اتفاقی لە جامعەیەکە تۆ خوات بەخۆتە وت ئۆپۆزیسیۆن گەوا باوک تۆ وتە من ڕاهبەرە ئەم مەردەمەمە تۆ وتە من ڕاهبەرە کوردم حسابی کوردی ڕاهبەرانیە کوردی لەسەرا کەفێ هەر نانە وڵمە خواردن و فاسۆلیا خواردن و قنپاڵ خستن و ویسکی خواردن و دەست بۆ کەنیشکە مەردم تەحتەناوە مبارزە بردن نییە مەسئولیەتی هەست لە بەرامبەر دانە بە دانەی هاڕیان و سەرکوب و نابودیان مەردمە گەوا باوکینە دانە بە دانەتان مەسئولن وێژێ پاسخ بوون بێن بزانم ئێوە بە عنوان ئۆپۆزیسیۆن چیتان کرد لە بەرامبەر جمهوری ئیسلامی کە جمهوری ئیسلامی بخەن چیتان کرد بێن تحلیلکەن ئیسە تحلیلکەن وەزع چۆنە کۆرۆنا بە جمهوری ئیسلامی چی کردەگە هێستا قەرار نییە بتانوێت لەزا مەردم بۆ جارێکی تر ماهیەتە ئەم گەوادانە بۆ ئێوە ئاشکار بوو وانە چ وەزعیەتێکە ئەم گەوادانە وە وەختی ئەمریکا دەبە تروکێنە فکرەکەن $10 واتیا تەلەڤیزیۆن نییە خۆیانی پیانەکەن گەواد نییە نەیوێنن بچن دەستیان بگا بە جێگەی عەکسێتەکی پۆمپ و ئابخەن بەڵام ئائیستە ئەم مەردمەوانە ناوی حەولەوەلا و موسیبەتە نەزەرێکیان بەرامبەر بەم مەردمە نییە تحتە ناوە ڕەهبەرانە ئەم مەردمە تحتە ناوە ڕەهبەرانە ئەم مەردمە چ بکە لا ئێوە